پارتی دو ماهی پر کفتنا خود گلگرتو اسلام الحکومت خود جهیا پارێزگا دهوک اینا. سروک فراکسیونا گرتول جواتا پارێزگا دهوکت بجید ام جلای پارێزگار دهوک و هاتینا گهدار کرن کره کفتنا نوبر آمده هات هلوشاندن. هر دیسان بجید اجبرکو پارلمانتارن گرتو امزاج بو گازی کرنا سروک حکومت بو پارلمان کردستان کرینه لو ما پارتی هلویست ورگرتی و رکفتن هلوشاندیه. کارگیری پارێزگای یعنی وەکو پارێزگار ئەف دەریا یەکگرتووە کلیکو ئەف هەر بژین ئەف هەرلیستەیە هەیە و ئەف ڕێکەفتە هاتە هەلوەشاندن گرێدایە بابەتێ کومکردنەوە ژۆل شکوتا پەرلەمانی یا یەکگرتوو گەل چەند لایحەی سیاسی کو ئەف ڕێکە کارێتێ تێکردن بۆ دەخواستکردنا سەرۆکی حکومەتی و جێگیری وەزیرە یعنی ئەڤە بابەتێ بۆ یەکێکی هەیە بابەتێ ئۆپۆزیسیۆنە یەکگرتوو بۆیە کو هەروەکو هەندێک دەستگیری ڕۆگانەوە بەحثکردن شنایەت پارتی وەکو ئەم قەبیل ناکەین شەخێکی بە ئۆپۆزیسیۆن شەخێکی بە بەشدار بن ئەم بژین بەری هەنگیا بە ساڵێک و چەند چوارهەی بە حکومەتە یا هەرێما کوردستان دەستکار بووە و ئۆپۆزیسیۆن بۆیە یەکگرتوو و هەر بێرە بەشدار بووە لەو مامە حەز کرد بەشدار بین و بەردەوام دەنێ بەشداری بەس فلانی بەرامبەر وسەڵ دیت کو ئەف هەرێکەفتنە بێتە هەلوەشاندن. هفدم سروک فراکسیونا پارتی اگر هلوشاندنا رکفتنا حزب خود گلگرتو بوی چنده ود گرینید که نابید پارتک سراست حکومت هرم اپوزیسیون بید و سراست حکومت خود جهیا پارێزگا دوک دستالات بید. دیسان بجید تاراده که ناو بو پرکرنا پوست نگرتو هاتین دست نشان کرن و رنگ الحفتیابهت اف گوری نبهن انجام دان. یان معارضه بن یان بجداری حکومت بنا چی بید تو ساست وزارت معارضه به ساست حکومت خودی ها بجداری حکومتی بی او داخواست مهاد بکرن وکو فراکسیونا پارتی او داخواست مگر او بی برای حالت ادام که او رکفتنا هید یا پارتی و یکگرتو اسلامی سا آست پارێزگاه دوک پوستت هیئت حکومت خودجی او پوست لبین اول گرتن اکید او پوزی بهرا پارتی نه او کسی یتوان پوستاج توال گرن تاراده اکید هاتی نه اکلای کردن هر هنده رکت یا سایده هنه گرتن احتمالت هفته بده اکلای ببید. گرتو اسلامی 25 پوستن کارگیری حکومت خود جهیا پارێزگا دوک هنه. کوپیک تنش پوست جگیر پارێزگاریت گل دو ریوبرین گشتی و سه ریوبرین ناحیه و گل چند ریوبرین دیتر. لی پارتی ها پشکیا خود گلگرتو بدو ماهی اینا اونها پارتیت خوازید دست به سر همو پوستن کارگیریل سنور دستالاتا خدا بگیرید. آمد بریفکانی، کنال آسمانی پیام، دهوک.